دووەم فیستیڤاڵی چرا بۆ بەزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لە شاری کەرکووک بەڕێوە چوو. تیایدا مامۆستایانی ئاینی و چوین و توێژە جیاوازەکان و نوێنەری حەزب و لایەنە سیاسیەکان بەشدار بوون. ئامادەبوانی فیستیڤاڵەکە پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەربڕی و بەڵێنی بەردەوامی ڕێبازەکەی دووپات دەکەنەوە. شەو و ڕۆژ ئینشاڵڵا ئێمە هەر لە یادمانە ئەو پێغەمبەر نازارە سەڵاتی سەڵات لەسەر خوای لەسەر بێ کەوا خۆی فیدا کردو بە ئێمە دەبێت ئێمە لە بیری نەکەین. ئەلحەمدولله ئیمشە ئەمە هەموو سونەتەکانی بەکاردێنین هەموو کاتێک لە یادمانە لەخوا بەزیاد بێ. بەڵێ سەرەتا سڵاوتان لێکم و زۆر سپاسی و منۆکو کچێک زۆر سپاسی ڕێکخەرانی ئەم فیستیڤاڵەکەم کە هەڵسان بەیادکردنەوەی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم و نەوەک هەر لەم مانگەدا بەڵکو پێویستە لە هەموو مانگەکانی ساڵدا ئەم یادە بەرز ڕابگیرێت چونکە پێویستە ئێمە هەر هەمومان وەکو گەنج شوێن کەوتی سونەتەکانی پێغەمبەریان بین چونکە هەر یەکێک لە سونەتەکانی ئەو پایەیەک لە ژیانی ئێمە بەرزتر دەکاتەوە. گومان زۆر پێویستە بەو حکومێکی ئێمە هەر یەکەمان تاکی مسلمانی خوای گەورە پەیامبەرێکی بۆ ناردوین ئەبێ ژیانی ڕۆژانەمان نەکرد لە مانگە و لەم چەند ڕۆژەیەکە مەولودە و یان فیستیڤاڵەکە بەڵکو هەموو ڕۆژەکانمان لە خەوەستانمان هەموو ئادابەکانمان جگە لە فەرزەکان سونەتەکانی لەگەڵ بێ لەبەرەوەی ئەو شتانەی کە لە قورئانان نیە و خوای گەورە پێی نەفەرمووە ئەمری پێ نەکردوین پێغەمبەرەکەمان ئەمری پێکردوین کە لە ژیانی ڕۆژانەمانە تەطبیقیان بکەین. هاوکات سەرپەرشتیاری فیستیڤاڵەکەش دەڵێت بەردەوامی ئەم جۆرە چالاکی و فیستیڤاڵانە وامان لێ دەکات زیاتر پابەندی ڕێباز و سونەتەکەی پێغەمبەری خوا بین درودی خوای لەسەر بێت. نوێنەری کۆمەڵی دادگەریش لە فیستیڤاڵەکە پشتیوانی مەڵبەندی کۆمەڵی لە کەرکووک بۆ سەرپەرشتیارانی ئەو چالاکیە دووپات کردەوە. ساڵی پار 2020 سەرۆکی فەڕەنسا حملەیەکی سوکایەتیکردنی بە موسڵمانان و شەخصی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕاگەیاندبوو. ئێمەش وەکو مامۆستایانی ئاینی شاری کەرکووک لیژنەیەکمان بۆ بابەتە پێکهێنا ویسمان هەم لە مانگی مەولودا بوو بابەتەکە مەولودەکانمان لە ناو مزگەوتەکانە یان لە شوێنە گشتیەکانە زیاتر تەتەوڕ پێ بکەین و مۆرکێکی تری پێوە بنین. ئێستا ئەم ساڵی پار لە مەلعەبێکا کردمان ئەم ساڵ خسمانە ئەم مۆڵەوە تای مۆڵ سەنتەر لە ڕەحیماوە زیاتر ئەم بابەتە کردمانە فیستیڤاڵێک بۆی ساڵانە دووبارە بێتەوە و ناومان نا فیستیڤاڵی چرا بەو مانایی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چرایەکە لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە دەرکەوتووە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان بەشداریمان لە فیستیڤاڵی ساڵانەی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لەم فیستیڤاڵەدا چەندەها فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و چەندەها تەفسیری کەلامی خوای گەورەی تیاکرا. بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە بیستنی وتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و کەلامی خوای گەورە. بەڕاستی جێگای دڵخۆشی و پشتیوانی لەم جۆرە فیستیڤاڵە دەکەین. ئێمە ئەوە نییە تەنیا ڕۆژێک دابنین بۆ یادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لە هەر کوێیەک خۆشەویستی دەرببڕێ بۆ پێغەمبەری خوا ئێمە پشتیوانی دەکەین و لە خزمەتیا دەبین. باپی وتەی سەرپەرشتیارانی فیستیڤاڵی چرا لە کەرکووک هەوڵ دەدەن ئەم چالاکیە فراوانتر بکەن و ساڵانە بۆ پشتیوانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت و خۆشەویستی بۆ ڕێبازەکەی لەم جۆرە چالاکیانە بەردەوام بن و گرنگی زیاتری پێبدەن تا خۆشەویستانی ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زیاتر لەسەر ژیانی ئاشنا بکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.